بزانە لە فەرمایشتی قودسیدا خوای پەروەردگار بانگمان دەکات ئەی ئینسان ئەی نەوەی ئادەم ئەگەر بێت و گوناه و تاوانەکانت بەقەد ئەرز و ئاسمان بن یاخود بەقەد ئەوەی کە چاو حکم دەکات تا ئاسمان هێندە گوناهەکانت زۆر بن پڕی زەوی بن بەڵام بەر لەوەی کە بمری بێەوە لای من بەر لەوەی کە بمری و بگەڕێەوە بۆ لای من تەوبە بکەی و ڕوو لە من کەی و پەشیمان ببیەوە تەوبەکەت وەردەگرم و لێت خۆش دەبم گوێ بە هیچ گوناهێک نادەم حیساب بۆ هیچ گوناهێک ناکەم بە مەرجێک بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار بەرام خوای گەورە بانگمان دەکات خوای پەروەردگار ئامۆژگاریمان دەکات پێش ئەوەی کە بمرن بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار خوای گەورە لە گوناهەکانمان خۆش دەبێت ئەوە پەیامێکە بۆ هەموو ئینسانێک بۆ هەموو تاوانبارێک پێش ئەوەی کە بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار پێش ئەوەی کە بمرین با تەوبە بکەین و بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار و ڕوو لە خوای پەروەردگار کەین